نێکستێپ دەستپێکی هەنگاوی داهاتوو لە پلتفۆرمەکانی نێکستێپەوە لە پێشانگای نێکستێپ بەردەوامی لەگەڵتانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان ڕەسوول بەڕێوەبەری تۆمار و کارجێڕی لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت. دکتۆر جان بەخێر بێی، خۆشحاڵم سازی بەڕێز ئێمە زیاتر. دکتۆر جان بەعام سەرنج و تێبینیتان لەسەر پێشانگاکە چۆنە؟ دەستخۆش وێرای دەستخۆشیمان لە ڕێکخەرانی ئەمە ئیڤێنتە کە بەڕاستی ساڵانە ئەمە بۆ سێم ساڵە لەسەر یەک ئەنجام دەدرێت بۆ ئەوەی خزمەتی زیاتری دەرچوانی پۆلی 12 بکرێت. لە ڕاستیدا ڕێکخستنی ئەم جۆرە ئیڤێنتانە کاریگەری زۆر ئیجابی دەبێت بۆ دەرچوانی پۆلی 12 چونکە لە ئێستادا ژمارەیەکی زۆر زانکۆ و پەیمانگام لە کەرتی گشتیۆم لە کەرتی تایبەت کراونەتەوە بۆ ئەوی بەرچاوڕوونێکی زیاتر هەبێت، چونکە بەدەستهێنانی پۆینتی بەرز بۆ پۆلی 12 کافی نییە، بەڵکو هەڵبژاردننی بەشێکی دروست دەتوانێت هاوکاری یارمەتیدەری تەلەبە بێت بۆ ئەوەی شارێگای داهاتی خۆی دابنێت. پێشوازی خوێندکارانی 12 مادەی چۆنە بینی؟ ئەگەر بێت و بەراوردیکەی بە ساڵانی ڕابردوو سپاس بۆ نێکستێپ ساڵ بە ساڵ پەرەی سندووە و هەروە ژمارەی میوانەکان و ژمارەی سەردانیکەران و ژمارەی دەرچوانی پۆلی 12 ساڵ بە ساڵ زیاتری کردووە. ئەمەش وەکو دەرفەتێک دەبینین هەم بۆ زانکۆ پەیمانگەکان هەم بۆ دەرچوانی پۆلی 12 لە ئێستادا ژمارەیەکی زۆر دەرچوانی پۆلی 12 سەردانی کۆشکی زانکۆ پەیمانگەکانیان کردو بۆ هەڵبژاردننی بەشی دڵخوازی خۆیان. پێشانگای نێکستێپ وەکو پێشانگایەکی نیشتیمان سازی، وەکو پێشانگاک بۆ بەرچاوڕوونی ئایندەی نەوەکانی ئەم نیشتیمانە بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگاکەی بەڕێستانە پەیمانگای برایت، ئەم هەماهەنگێتان چۆنە؟ هەستەکەن بەرەو پێش چوونە چەند ساڵانی پێشوو؟ ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت بۆ سێم ساڵە لە سەرێک بەشداری ئەم ئیڤێنتە دەکەین. لە ڕاستیدا ئەگەر فێرخوازێک دەرچێکی پۆلی 12 بیەوێ سەردانیم هەموو زانکۆ پەیمانگای بکات لەم هەموو شار و بەعام لە سەراستی کوردستان لەوانەیە هەم کاتی زۆری بێت و هەمیش نەتوانێت، بەڵام نێکستێپ لێرە بەسپاسەوە هەموو زانکۆ پەیمانگەکانی کۆ کردوتەوە و خستوێتە خزمەت دەرچوانی پۆلی 12 مە هەنگاوێکی زۆر گرنگە. لە ڕاستیدا فەراغێکیش بوو لە نێوان زانکۆ پەیمانگەکان و دەرچوانی پۆلی 12 بۆ هیوایان بتوانین کە فێرخوازان سەردانی هەموو زانکۆ پەیمانگەکان بکەن و بەشی دڵخوازی خۆیان هەڵبژێرن، چونکە ببوورە ئوستاس لە ئێستادا دەگمەن وە ماڵێک دەرچێکی زانکۆ پەیمانگای دانەمەزراوی تیابێت. سەبەبەکەژەوەیە تیانە بێت ببوورە، سەبەبەکەژەوەیە کە ئەو فێرخوازە غەڵەت ئاراستە کراوە. لێرەدا هەرچی زانکۆ پەیمانگا هەیە کۆشکی داناوە، معلوماتی دقیق و دروست بە دەرچوانی پۆلی 12 دادەوە بەرچاویان ڕوون دەبێت بۆی بەشێک هەڵبژێرێت. بەتایبەت سیستەمی زانکۆڵین لە ئێستادا عەقڵیەتی تەلەبە و کەسوکاری تەلەبە و بازاری کاریش گۆڕدراوە. ئەگەر بین چەند ساڵێک بچینە دواوە پێشووتر تەلەبە بە دوای بەشی بەرز دەڕۆژ یان خود بە زۆرێک لە جۆرەکان چاولێکەری بوو. ئێستا فێرخوازەکان بەرچاویان ڕۆشنتر بوو بەهۆی ئەم جۆرە ئیڤێنتانە. ڕێگەوەی کە من بەبەسمانە هەرەمێ قسەکەشە پێڕم پێشانگای نێکستێپ بەیەوێت بە دەر لە پێشانگاک لە زیاتر بێلەوە ئەوەکو شوێنێکی نیشتیمانی هەم ئایندە و هەم داهاتووی ئەو گەنجانە دیاریکە کە نازان بەرەو چۆ بڕۆن، هەیە نمرەی بەرزی شێنا نازانێ بچێ بچۆ، هەیە نمرەی کەمی هێنا بە هەڵە زانکۆلاین پڕکاتەوە یان سکۆلەرشیپەکان نازانێت زانیاری نییە. ئێوە ڕۆژانەکە ئەم دوو ڕۆژەکە لێرە بوون و بەیانیشکە ماوە کە خوێندکاران سەردانتانەکەن ئەم ڕاوێژانەتان پێەکەن ئێوە هاوکاریانن وانە؟ بێگومان ئێستا ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت کە لە 14 بەش پێکاتوین قەت بەش بۆ فێرخواز دەستنیشان ناکەین، چونکە هەر فێرخوازی سەنتەرێکی ڕاوێژکاریمان هەیە لە پەیمانگا قسە لەگەڵ تەلەبەکان دەکەین، چونکە هەڵبژاردننی بەشێک بۆ ئەمڕۆ دەبێت بیر لە 4 ساڵی داهاتوو 5 ساڵی داهاتوو 2 ساڵی داهاتوو بکرێتەوە بزانم ئایا ئەم بەشە بۆ چەند ساڵی داهاتوو هەلی کاری دەست دەکەوێت یان نا، چونکە هەڵبژاردننی بەشێک ڕەتی بەشکردنەوەی تەلەبە وەرناگرن وایە ئەم ڕاوێژانە بێ بەرامبەر نا ڕاوێژی فێرخوازان بێ بەرامبەرە. لە ڕاستیدا لەم قۆناغی ئێستادا ئەرکی هەموو زانکۆ پەیمانگایەکە و هەموو موسسەیەکی حکمی و کەرتی تایبەتە خزمەتی دەرچوانی پۆلی 12 بکات، چونکە لە ئێستادا پێویستیان بە کەسانی شارەزا و پسپۆر هەیە بۆی ئاراستیان بکەین قەرارێکی دروست بدەن. بەڕاستی ئەمە شتێکی دڵخۆشکەرە پێشانگای نێکستێپ لە ڕێگەی بەڕێستانەوە ڕاوێژی بێ بەرامبەر و بە خۆڕایی کە ئەیا بە خوێندکارەکان کە بۆی کە ئایندەی خۆیان دیاریکەن ئەمە شتێکە جێ هەڵوەستە دڵخۆشیە بەڕاستی دەستخۆشیشتان لێکرێت.
دەستخۆش بۆ ئێوە بەڕاستی ئەم جۆرە پێشانگانە ئێمە لە سەرئاستی هەرێمی کوردستان و لە سەرئاستی سلێمانیش ڕۆژانە و مانگانە ئیڤنت و چالاکی جۆرە زۆر دەکرێت بەڵام ئەم جۆرە ئیڤنتە بۆ دەرچوانی پۆلی 12 زۆر گرنگە چونکە هەم لە قۆناغێکی سترێسن و هەمیش ئەوەندە ڕاوێژی غەڵەتیان پێدراوە کە فلان بەشە باشە فلان بەشە خراپە لە ڕاستیدا هیچ بەشێک خراپ نییە ئەو فێرخوازەیە دەرچی پۆلی 12 بەها بۆ بەشە دەبەخشێت بزانین لەوانەیە ئەم بەشە بۆ فێرخوازێک زۆر دقیق و بازوێت چونکە لەسەر بنەمای حەز و خۆلیای خۆی ئەمەی لەلا دروست بۆ لەوانەیە بۆ فێرخوازێکتر پێچەوانە بێت بۆیە زۆر گرنگە ئەم سنتەرە ڕاوێژکارانەی کە لێرن بێ بەرامبەر کە ڕاوێژ دەدەن بە فێرخوازان ئەمە دڵنیام دەتوانن کاریگەری زۆر ئیجابی و دروستی هەبێت بۆ فێرخوازانی پۆلی 12 گەر تا ئێستا بڕیارت نێیاوە نەهاتیوە پێشانگەینێکی سێ تەنها سبەینێ ماوە دکتۆر و مامۆسایانی زانکۆ پەیمانگاکان ڕاوێژی بێبەرامبەر و بەخۆڕایی بۆ تۆی قۆناغی 12 کە دەرچویت هاوکارتە بن بۆی ئایندەی خۆت و داهاتی خۆت دەستنیشان بکەیت دکتۆر جا خۆشحاڵ بووم کە تۆ لێرەی زۆر زۆر سپاس بۆ هیوایان هەموو دەرچوانی پۆلی 12 بگەن بە بەشی دڵخوازی خۆیان دەست و چاو دەستی زۆر سپاس سەرکەوتم انشاءالله زۆر سپاس